بەڵێ موسڵمانینە ئەی قوتابی خۆشەویست و زیرەکەکانم پێش ئەوەی دنیا ئاخر زەمان بێتە پێشەوە و دنیا ئاخر ببێ کۆمەڵێک عەلامات دەرئەکەوێت کە پێویستە ئێوە پند و عیبرەتی لێ وەرگرن. چی لێ وەرگرن؟ عیبرەت. چی وەرگرن؟ عیبرەت. باشە مامۆستاگیان من بە 38 خاڵەوە نەمتوانیوە تا ئێستا پارچەی عەرز وەرگرم چۆن لە ئاخر زەمانە بە یەک خاڵەوە عیبرەتم پێ وەرەگیرێ. ئافەرم ئافەرم آخر کوڕم ئەوە تا ساحێبی ئەم کتێبە ئەفەرمێ یەکێ لە نیشانەکانی آخر زەمان ئەوەیە کە ئینسانی بەسیط بە 50 ساڵ خزمەت و کارگوزاریەوە کە نەتوانێ 1 مەتر عەرزە وەرگرێ. 1 مەتر عەرزە وەرگرێ. چەند وەرگرێ؟ 1 مەتر. چەند وەرگرێ؟ 1 مەتر. ئافەرم. مامۆستاجان بەڵێ ئەی نیشانەکانی تری چین؟ کوڕم نیشانەکانی تری آخر زەمان ئەوەیە ساحێبی ئەم کتێبە ئەفەرمێ دنیا وای لێ دێت لە 24 سەعاتە لە 2 سەعات زیاتر کارەبا نابێت. لە چەند سەعات زیاتر نابێ؟ نیو سەعات. چەند سەعات؟ نیو سەعات. ئافرم 2 سەعات زیاتر نابێ. یەکێکی تر لە نیشانەکانی آخر زەمان ئەوەیە کە ئینسانی کورد هەموو یەکێکیان 10 سانتیمەتر قۆڵەکانیان درێژ ئەبێت. جا با بزانم ئێوە ئەزانن بۆچی درێژە بێت ئادەی؟ بە نەکبەتی. نەخێر نەکبەتی نییە ئادەی. بە وەرزش. نەخێر وەرزشیش نییە. مامۆستا بە مۆسیقا. ئادەی یەکدانەی پیا کێشە و بمەرەوانێ. ئافرم. دەی ئێوە ئادەی بە چەپڵەلیان. نەخێر بە چەپڵە نییە. من نەبوو وەڵا. ئەها باشە بە چەپڵەش نییە با تێتانگەێنم بۆتان شەرەکەم. بۆچی ئینسانی کورد دەستەکان و قۆڵەکانی درێژ ئەبێ؟ چونکە ئەوەنە دەبە بەنزین و نەوت هەڵ ئەگرن و ئەیهێنن و ئەیبەن لە نەتیجەی ئەوە کولی یەکێکیان 10 سانتیمەتر دەستی درێژە بێ. چەند سانتیمەتر درێژە بێ؟ 5 سانتیم. چەند سانتیم؟ 5 سانتیم. ئافەرم 10 سانتیم دەستیان درێژە بێ. یەکێکی تر لە نیشانەکانی آخر زەمان ئەوەیە ساحێبی ئەم کتێبە ئەفەرمێ ئەچن لە ئەستەمبوڵەوە نەوت ئەهێنن بۆ کەرکووک. ئەیهێنن بۆ کوێ؟ بۆ کەرکووک. بۆ کوێ؟ بۆ کەرکووک. ئافەرم. ئەرێ مامۆستاگیان ئالەم ماوەیە کۆمەڵی ئەژنەبی ویستی بیان بچن بۆ کەرکووک بەڵام یەک مەسئول نەچوو بوون لەگەڵیانە لە ترسی تەقینەوە. ئەو وەفدە کە هاتبوون لە بەریتانیای عوزماوە هاتبوون بەخوا نازانم مامۆستا. ئەگەر ئەوە بێت معنای وایە ساحێبی ئەم کتێبە ئەفەرمێ ئەڵێ ئەوەش یەکێکە لە نیشانەکانی آخر زەمان کە لە جیاتی ئەوەی کەوا کانیاو بتەقێت محەویلەی کەهرەبا ئەتەقێت. چی ئەتەقێت؟ دڵی میلەت. چی ئەتەقێت؟ دڵی میلەت. ئافرم. چی دریژ ئەتەقێت وەلەی با بزانم. مامۆستا سیارەی ئیرهابی لە قەرەباڵغیە. ئافرم. ڕازەکە یەکێکی تر لە نیشانەکان سیارەی ئیرهابیە کە لە ناو قەڵەباڵغیا ئەتەقێتەوە. مامۆستاجان ئەی نیشانەکانی تر؟ یەکێکی تر لە نیشانەکانی دنیا ئاخربوون ئەوەیە صاحبی ئەم کتێبە ئەفەرمێ ئەڵێ 1 دەبەی حەڤەلیتر نەوتی ئەبێت بە 25,000 دیناری چاپی نوێ و کەس خۆی ناکا بە صاحبی. مامۆستاگیان بەڵێ ئەی نیشانەیەکی تر لە علاماتی آخر زەمان. جایەکێکی تر لە نیشانەکانی آخر زەمان ئەو صاحبی ئەم کتێبە ئەفەرمێ ئەچن ڕەوڵە یان بڵین باخچەی ساوایان ئەکرێت بە مکافەحەی ئیجرام. ئەکرێ بە چی؟ مکافەحەی ئیجرام. ئافرێن. دەخوایە مزمەعیلمان کەیت و ئەو ڕۆژە نەبینیت. ئامین ئامین. نە ئینشاءڵڵا نە ئینشاءڵڵا کوڕم چونکە لەوانەیە بە ڕۆژ نەبێ بە شەو بێت چونکە
ئەبینن هەتا سەعات نەبێ بە 11 و 12 شەو نایکەن بە جەژن اینجا ئەوە علاماتی دنیا ئاخربوونە مامۆستاجان. نا ئەوە علاماتی ئاخر گەڕانەکەی و جەژنە پیرۆزە و نقڵ خواردنەکەی وای لێیەت چونکە ساحێبی ئەم کتێبە ئەفەرمێ خەڵکی وایان لێیەت کە نەتوانن بچن بۆ جەژنە پیرۆزە و نقڵ خواردن بەڵکو پیرۆزبایی لە یەکتری ئەکەن بە نووکە و مەسیج. بەچی؟ مەسیج. ئافرن بەچی؟ مەسیج. مەسیج. مامۆستاجان مەسیج چییە مەسیج؟ مەسیج سوزانم کوڕەکەم چییە منیش نازانم بەڵام لەم کتێبا وا نووسراوە منیش چی نووسرا بێ وەکو تووتی مەجبورم ئەوە بڵێمەوە. جا مامۆستاگیان چۆنە بێتەوە وەکو تووتی هەر وەکو خۆی بیڵێیتەوە ئاخر چۆنە بێت؟ ئاخر کوڕم ئەوە یەکێکە لە نیشانەکانی ئاخر زەمان لە ئاخر زەمانە وای لێت تووتی لە ناو حیزبەکانە زۆر ئەبێت. تووتی چی لێیەت؟ زۆر ئەبێت. ئاها باشە لەکوێ زۆرە بێت دەی بزانم. لە هەندستان. نەخێ لە هەندستان نییە. مامۆستا ئادەی لە ماڵە مەسوولە. نەخێ لە ماڵە مەسوولی مامۆستا. ئادەی لە ژێر پردەکە. نەخێ لە ژێر پردەکەش نییە. لە ناو حیزبا تووتی زۆر ئەبێت. ئەوە یەکێکی ترە لە نیشانەکانی ئاخر زەمان. ئەرێ مامۆسا تۆ ماوەیەکە شت بۆ ئێمە شەرحەکەی بەس لێو تێناگەی نازانین مەسەلە چییە. ئاخر کوڕم ئەوە یەکێکە لە نیشانەکانی ئاخر زەمان. یەکێک لە نیشانەکانی ئاخر زەمان ئەوەیە کە کەس لە کەس ناگا. یەکێک لە نیشانەکان چییە کوڕم؟ ئەوەیە کە کەس لە کەس تێناگا. ئافرم لە ئاخر زەمانە کەس لە کەس تێناگا. تێنەگەشتم کاکە. تێناگەم وەڵا نازانم. نا هیچ تێنەگەشتم شوێنەکەم گۆڕم. بوەستە کاکە نایم بەوەنە نایم. کاکە ئەو سەگە 800 دۆلارم پێیاوە خۆ سەجی کوردی نییە لەم کوردی خوێڕیانی لای خۆمان. ئەوە سەجی ئەجنەبیە پارەیەکی زۆرم پێیاوە پەساپۆرتی هەیە ئەو سەگە کە هاتۆ داخلی ئێرە بووە. ئەی چۆن جنسی و پەساپۆرتی هەیە لەبەرەوە نایم بەوەنە کەمتر نایم. گوێتان لێ بوو؟ بەڵێ ئەوە زایی چی بوو مامۆسا؟ ئەوە باسی سەگێکێگر کە گوایە جنسی و پەساپۆرتیشی هەیە چونکێکم ئەجنەبیە. ئافرم ئەمە یەکێکی ترە لە نیشانەکانی ئاخر زەمان ئەوەیە کەوا سەگی ئەجنەبی جنسیە و پەساپۆرتی بۆ دەریێنن. چی بۆ دەریێنن؟ جنسیە و پەساپۆرت. چی بۆ دەریێنن؟ جنسیە و پەساپۆرت. تەئمینی سەحیح لەگەڵیا. تەئمینی سەحیح لەگەڵیا. ئافرێ ئەرێ مامۆساگیان گیانی مامۆستا ئەگەر ئینسانێ تف لە ڕابردووی خۆی بکات چییە؟ ئەو ئینسانە چۆنیە؟ ئەو ئینسانە بڵین تێکۆشەر و پیاوچاک و محتەرەم بێت. ئینسانێکی تێکۆشەر و پیاوچاک و محتەرەم وای لێ بێت تف لە ڕابردووی خۆی بکات. بەڵێ دا ئەوە ئەم سەرەوسەری ناوێ ئاخر زەمانی تەواوە.